ئەم موضوع مراعاتی طبیعەتی کەسەکان کراوە لە شوێنی وا هەیە ئەسڵەن پیا و هەر بەشایەت قبول ناکرێت لە مەسەلەی بەناڵبوون و ئەو مەسائلانە کە تایبەتە بە ژنان پیا هەر حسابی بۆ کرێت لە موضوعە هەر حسابی بۆ ناکرێت هەر بەشایەت قبول ناکرێت ئەسڵەن پیا و بەشایەت قبول ناکرێت لە شوێنی وای شەیە ئافرەت هەر بەشایەتی قبول ناکرێت چۆن پیا بەشایەتی قبول ناکرێت لە شوێنی وای شەیە لە باب معاملات لەبەرەوەی لە بیرچوونەوەی تایە لەبەرەوەی زۆر جار حەق و ماف یەکتری خواردنی تایە لەبەرەوەی بڕێ مەسائل هەیە حساسە لەبەرەوە ئیلا ئەبێ دوو ئافرەت هەبێ چونکە دوو ئافرەتەکە زیاتر لەگەڵ یەکە ئەگوئەنجێن تەئامور نابێت لە بیرچوونەوەیش نییە دوو ئافرەت بەیەکەوە توانن یەکتری بخەنە بیر یەکتری بەڵام پیا و ئافرەت احتمالی ئەو تەبایە نەبێرە بینە ئەمجا لە بڕە شوێنایە ئەسڵەن دوو پیاویش وەرناگیرێ چونکە مەسەلەکە مەسەلەی حساسە ئیلا بێت چوار پیاو ئەمە بە پێی شتەکانە بە پێی موضوعەکان ئەمجا خوش خالقە ئەزانێ پیا و ئافرەت هەر یەکێ لە شوێنێکە لە چی شوێنێکە باشە بەس کابرای ملحید ئەو لە بوارێکی تر زۆر اعتیادیە پیاوێک بە قەفێ شواربەوە شواربی خۆی بتاشێ ڕیشی خۆی بتاشێ قژی خۆی درێژ کاو کەرپەلێ ژنانە لە بەرکاو بڕاشوو کاتە پیاوێ زۆر اعتیادیە قەیچیەکە و حەقە و معافە و زۆر اعتیادیە زۆر اعتیادیە لای ئەو بەڵام اعتیادی نییە لە لای ئەو خوای تەعالی مراعاتی حاڵەتی طبیعی ئافرەتێکە کار لە شتێکە بۆی بارێکی قورس نەکەوێتە سەری بۆی هەندێک حەق و مافێ نەفەوتێ ئەیکەن بە بەزم بۆ ناشرینکردن نەعوذ بالله بۆ ناشرینکردن دنیای خوا